حەویجە لەگەڵمانەیە. ڕۆکان سڵاوت لێبێ، زانیاریەکان چیە سەبارەت بە هێرشەکانی هێزی پێشمەرگە؟ ئایا لە ئێستادا چەند گوند کۆنتڕۆڵ کراوەتەوە؟ سڵاو لە تۆوا دەرەمە ئێستا لە بەرزەکانی حەوزی حەویجەین وەکو لە سەرتەوتمان هێرشەکە دوو قۆڵ بوو. قۆڵی یەکەمیان لە ناوچەی تەللوەردە و دیارە لە تەللوەرد زیاتر لە 5 گوند کۆنتڕۆڵ کراوەتەوە لە بەرەبەیانەوە، بەڵام ئەوەی کە کێشەی لە بەردەم هێزەکانی پێشمەرگە لە بەرزەکانی حەوزی حەویجە تا ئێستا 1 گوند کۆنتڕۆڵ کراوەتەوە کەش گوندی گوبەی بەیە. ئەوەی کە لە پشتی منەوە ئەوە گوندی مزەیریەیە و دیارە لە بەرەبەیانەوە تا ئەم سات وەختێکە مەقسەی تیاکەین لەو گوندە هێزەکانی پێشمەرگە ناتوانانی بە تەواوی کۆنتڕۆڵ بکەن و لە بۆمبی چێنرا و پاکی بکەنەوە. هەر لەو گوندە بوو تیمی ڕۆژنامانی ئەنارتی کاتێکە داخلی گوندەکە بوون بۆمبێکی چێنرا و تەقیە و پایانەری ئەنارتی ئاڵا هۆشیار بریندار بووە و برینەکەی سووکە تەنها دەستێکی پارچێک بەردەستی کەوتووە لە ئێستادا لە نەخۆشخانە لە چارەسەرکردنەوە. وا دیارە من لە ئێستا کاتێک ئێستا قسە لەگەڵ تۆ یاکەم بۆمبێکی تر تەقیەوە ئێمە جۆمان لە دەنگی بۆمبێکی تر بوو بەردەوام یاخود ناوە ناوە بۆمبی چێنرا و پێزەکانی پێشمەرگە تەقێتەوە و دیارە لە بەرەبەیانەوە تا ئێستاش ژمارەیەکی زۆر ئیسعاف یاخود ئامبولانس دێن و ئەڕۆن و شەهید و بریندارێکی زۆر هەیە لە هێزەکانی پێشمەرگە بەهۆی ئەو بۆ بەچێنراوانەی کە لەلایەن چەکدارانی داعشەوە لەو گوندانە دانراون. وا دیارە ئێستا ئەوەی کە بربەستە وەکوتم تەنها گوندی مزەیریە ئەگەر بێت و گوندی مزەیریە کۆنتڕۆڵ بکرێت و لە سەرجەم و بۆمبانەی کە دانراوە پاک بکرێنەوە ئەوە هێزەکانی پێشمەرگە لەم قۆڵەواتە لە قۆڵی بەرزەکانی حەوزی حەویجەوە هێرشەکەن بۆ گوندەکانی تر و ژمارە گوندی تر لەولا یاخود لە پشتی گوندی مزەیریەوە واتە گوندی مزەیریە بۆتە بربەست لە بەردەم هێزەکانی پێشمەرگە کە نەتوانن پێشڕەویەکانە بەردەوامی پێ بدەن بۆ گوندەکانی تر. بەڵێ ڕۆکان ئەگەر پێمان بڵێ بە ژمارە چەند گوند کۆنتڕۆڵ کراونەتەوە؟ تا ئێستا 6 گوند کۆنتڕۆڵ کراونەتەوە، 5 گوندیان لە سنووری تەللوەردن، گوندێکیشیان لە بەرزەکانی حەوزی حەویجەیە کە لە بەرەبەیانەوە کاتێک هێزەکانی پێشمەرگە لە حەوزی حەویجە هێرشەکانیان ئەنجامدا یەکەم گوند کە کۆنتڕۆڵیان کردەوە گوندی گوبەی پێ بوو، بەڵام لە دوای گوندەوە تا ئێستا نەیانتوانیوە لە بەرزەکانی حەوزی حەویجە هیچ گوندێکی تر کۆنتڕۆڵ بکەنەوە. بەڵێ ڕۆکان ئایا ئێستا تۆ لەو شوێنەی ڕەوشی ئەو شوێنە چۆنە؟ ئایا هێزەکانی هاوپەیمانان هاوکارن لەگەڵ هێزەکانی پێشمەرگەیە؟ تا ئێستا فڕۆکەی هاوپەیمانان لەسەر ئاسمانی ئەم ناوچەیە ئەسۆڕێنەوە و دیارە ناوە ناوە یاخود چەخولەکێک بەر لە ئێستا فڕۆکەی هاوپەیمانان بردومانی گوندەکانی پشتی گوندی مزەیری کرد چونکە گوندی مزەیری لە ئێستادا چەکداری داعشی تیان نەماوە تەنها بۆمبی چێنراوی لێماوە کە بۆتە بەربەست لە بەردەم هێزەکانی پێشمەرگە، بەڵام لە گوندەکانی پشتی گوندی مزەیریەوە دیارە ئەو گوندانە تا ئێستا چەکدارانی داعشی لێماوە بۆیە فڕۆکەی هاوپەیمانان بە بەردەوامی بردومانی ئەو گونداناکە و بردومانی جموجۆلی چەکدارانی داعشەکە چونکە هەر گوندێکە بردومانەکرێ چەکدارانی داعش هەوڵی هەڵاتنە دەن بەرەو حەویجە و یاخود گوندەکانی دەوروبەری حەویجە، بەڵام فڕۆکەی هاوپەیمانان بەردەوام بردومانیانەکەن و بەشێکی زۆر لەو چەکدارانی داعش لە کاتی هەڵاتنە فڕۆکەی هاوپەیمانان بردومانی کردوون و کوژرا و بریندارێکی زۆریان هەیە وەکو سەرچاوەکانی هێزی پێشمەرگە باسی دەکەن ژمارەی زۆر ئۆتۆمبیل و چەکی قورسیان لەلایەن فڕۆکەی هاوپەیمانانەوە تێکشکێنراون. بەڵێ ڕۆکان ئەگەر بە وێنەگرەکەت بڵێ چەند وێنەیەکی ئەو ناوچانەمان پیشان بدات؟ زۆر باشە من سەدا لە وێنەگرەکەمەکەم ئەو گوندانە وێنەی گوندانە بگوازێتەوە بۆ بینەرانی ئەنارتی ئەوەی کە لە بەردەمی ئەمەوە دیارە ئەو گوندی مزەیریەیە من لێرە ئەی بینم ئۆتۆمبیلی هێزەکانی پێشمەرگە تا ئێستا لە دەوروبەری گوندەکە ماونەتەوە نەیانتوانیەوە بچنە نێو گوندەکە چونکە لە هەر چوار لای گوندەکە بۆمبێکی چێنراوی زۆر دانراوە باز داوا کرێت تا ئێستا زیاتر لە 20 بۆمب تەقیونەتەوە و لە ئێستادا تیمێکی تایبەت بە پوچەڵکردنەوەی بۆمب چوونەتە ئەو گوندەوە لە دەوروبەری گوندەکەن هەوڵی